تازە پێگەیشتوانیانەی پێشمەرگەی سلێمانی نزیکەی دەرزەن و نیوێ گۆڵی لە جیان تۆمار کرد و ئەوەی کە لە مەحاڵ دەچوو ئەنجامیدا و بۆ پاڵاوانی خولی نابی تازە پێگەیشتوانی کوردستان. یاریەکانی کۆتا هەفتەی خولی نایابی تازە پێگەیشتوانی کوردستانە. هەولێر لە خانەی یەکەمە بە 26 خاڵ، بەڵام چاوەڕوانە و زاخۆ پێشمەرگەی سلێمانی لە دوای ئەون بە جیاوازی 2 گۆڵ، بەڵام زاخۆ لە خانەی دووەمە بە جیاوازی 11 گۆڵ. یاریگای بنەسڵاوەیە تازە پێگەیشتوانی جیهان میوانداری پێشمەرگەی سلێمانی کردووە. پێشمەرگەی سلێمانی بۆ ئەوە یاری دەکات سەرکەوتن تۆمار بکات بە جیاوازێکی زۆری گۆڵ تۆمارکردن تا ببێتە پاڵەوان. نیوە یەکەم دەستی پێکرد، گۆڵە یەک لە دوایەکانی تازە پێگەیشتوانی سلێمانی دەستی پێکرد. نیوە یەکەم یاریەکە بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی تازە پێگەیشتوانی پێشمەرگەی سلێمانی بە کۆتا هات. لە نیوەی دووەم گۆڵەیەک بە دوایەکەکانی تازە پێگەیشتوانی سلێمانی ئامادەبوانی دەرەوە یاریگای تووشی سەرسوڕمان کردبوو. بە جۆرێک زۆر جار یاریزانان و ستافی ڕاهێنەرانی پێشمەرگەی سلێمانی پرسیاری ئەوەیان لە یەکتر دەکرد ئایا چەند گۆڵیان تۆمار کردووە. پێشمەرگەی سلێمانی لەگەڵ ئەوەی کۆمەڵێک دەرفەتی لەدەستدا و لێدانێکی سزاشی بەهەدەردا، بەڵام لە یاریەکە 17 جار سەردانی گۆڵی تازە پێگەیشتوانی جیهانی کرد. گۆڵەکان لە ڕێگای محەممەد جەمال مێگە هاتریک و جێگر خالید سوپەر هاتریک و کۆمار حەسەن هاتریک و ڕەوان جەلال 2 گۆڵ و هەریەکە لە محەممەد ڕێبوار و کارزان باپیر و ئەیوب سیدیقیش توانیان گۆڵێک تۆمار بکەن. ڕێژە زۆرەکەی گۆڵ تۆمارکردن لەسەر گۆڵی هەردوو گۆڵپارێزەکەی یانەی جیهان وای لە گۆڵپارێزی هێدە کرد یاریگا جێبێڵێت و ئەرکەکە بە یاریزانێکی هاوڕێی بسپێرێت. دوجار دوای تەواوبوونی یاریەکە و چاوەڕوانی تەواوبوونی یاری ئاشتی و زاخۆ، یاریزانانی تازە پێگەیشتوانی پێشمەرگەی سلێمانی لەگەڵ گوێبیزبوونی فیکەی کۆتایی هاتنی یاریەکە دەستیان بە ئاهەنگێڕان کرد بە بۆنەی بەدەستێنانی نازناوی خولی نایابی کوردستان بۆ یەکەم جار. ئێمە بەڕاستی لە سەرەتای یاریەکانەوە ئێمە خۆمان ئامادە کرد و بەڕاستی تەمرینێکی باشمان کرد بوو و ئێمە بۆ یەکەمی ئەجەنگین و سواس بەخوا توانیمان یەکەمی بێنین و باوڵمان دوبوونی هەموو یاریزانەکان و ستافی دەڕیبین. بەڕاستی دڵخۆشین زۆر کە توانیمان ئەم یاریش بەرینەوەنێ بە ئەنجامێکی گەورە و کاسەکە بگەڕێنەوە شاری سلێمانی. دڵخۆشی 11 ساڵی شاری سلێمانیم گەڕانەوە، دڵخۆشی تۆرانی کاس لە سلێمانیم هێنایەوانێ بە پشتیوانی خوای گەورە ساڵێک ئێمە لە مەشق و تەمرینین لە گەرما و سەرما توانیمان ئەو حەز و ئاواتی کە هەمانها بینەوە شاری سلێمانی دڵی هەموو کەسێکی پێخۆشکەین لەبەرەوەی ئێمە لە یەکەم ڕۆژەکە فەرقەمان دروست کرد وعد و بەڵێنی وامانە کە بە پشتیوانی خوای گەورە پلەی یەکەم بەدەست بێنین. یانەی جیهان بۆ هۆی ئەوەی پێشمەرگەی سلێمانی ڕیمۆنتادا بەسەر زاخۆ بکات و لە جیاوازی 11 گۆڵ لە دوایی بووە پێشکەوتن بە جیاوازی گۆڵێک و بووە پاڵەوان. دوای ساڵانێک لە چاوەڕوانی یانەکانی سلێمانی بۆ نازناوێکی کوردستان تازە پێگەیشتوانی پێشمەرگەی سلێمانی ئەم کارەی ئەنجامدا و بووە پاڵەوانی خولی نایابی تازە پێگەیشتوانی کوردستان، بەڵام بە ئەنجامێک کەوا دەگوترا مەحاڵ، بەڵام پێشمەرگەی سلێمانی ئەوەی ئەنجامدا و توانی ببێتە پاڵەوان. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.